ئەم ساڵ تەواوم کرد لە کۆلێژی یاسا و ڕامیاری. کورە لۆ هاگیرە نەی چەندی خواردەوە کورە 100 جار تومێ ئێرە خۆت بزرگە لێرە بڕۆ دەرێ مامە کورە بڕۆ دەرێ مامێ و خەریک شەکران خواردنەوە کورە وزمە بانەت بین با کەشف نەبین دەبڕۆ دەرێ من ناس بدەم مامە سەفی هەستە کوڕی خۆ کاگی حسان تکایە هیندێکی تر دانیشن هندێکەوە هیندێک قسان دەکەین هیندێکشت ماوە بە یەکتری بڵێن سەفی خۆ دیارە بابەت ئیشەکی زۆربی لێ شەرم دەکە بە ئەمە وەنی ئەوە ڕۆژانمان لە پێشە 1000 جاری کردیوە با بڕێ بەخوا هیچ ئیشێک گرنگ نییە فەرموو دانیشن هیندێکی تر دانیشن تکایە باشە تکایە کاک سەفین لێو ماڵە خاچم ناچێت دەرەوە مامە منەمێ بزانم چی ڕوو ئەدا لێرە کورە تو تێناگەی کورە دوای ئەمن هەموو شتەکەت پێ دەرم تێدەگەی کەی مامە لە دوایەوە شەکراوەکەیان خوارد کورە پێیتەن بە پاتە و نەشتێن لێم دە بەسەوە ماوە لێم کورە پێیتەن بەسە کورە کورە سەفی وانە خواری تێبکە مامە منیش ئەزانم مامە تێم گەێنە مەسەلەیە چیە بۆ وام لێکەن ئێوە کورە هێواش قسەی بکە هێواش تێدەگەی ئەگە بە هێواش قسەی بکە هەموو هەل دەبی ئێستا ئەتوو بەس پێدەن بە سەفی لە خوارێ با ئیشەکەمان لێ تێک نەتی تێگەشتی کەی حەلە بێ مامە ئەتوو پێدەن بە هەموو شتێک هەڵ باشە پێدەن مامە خەریکە لێمە دێ ئەزانی وەرە لێم دە مامە خان هیچ بووە؟ ناوەڵە بۆ بیرم هاتەوە کاگی حسان ئیشی ئێوە چ بوو؟ ئەنار چەند جارم پێم وتی بابم پێشمەرگە بۆ خستەخانە نشینەوە قەیناکە کوڕەکەم قەیناکە کچی خۆ بابەکەم ئەمە کاتی خۆی پێشمەرگە و ئێستا خانە نشینم وە زۆر شانازیش بۆ ڕابردووی خۆم دەکەم مامی تو ساڵانێکی زۆر لەو شاخ و داخەی خەباتم کرد ئیشەڵا سەرکەوتوو بێ یا الله دانیشن عفوا وەرە کاگارم وەرە داوا لێ برن دەکەم دانیشن فەرمو دانیشن کاک عارف ڕەنگ و ڕوود باش نییە کێشەکەت هەیە ناوە هیچ وانە هیچ شتێک نییە شتێکی تایبەتە پەیوەندی بە خۆمان وەیە کاک عارف لەمەوە پاش ئەم تو بووینە برای یەکتر هەر کێشەکەت هەیە لەمنی باسکە و لەوەی بتوانم یارمەتیت دەم زیاتریش کێشەکەت پەیوەندی بە کۆمپانیادا هەیە ڕوا بکە کاک سەفین شتێکی تایبەتە ینی شتەکە تایبەتە ئی خۆمانی کاک عارف ئەتو ئێستا دەبێ مامی من ئەگە هەر کێشەکەی بە منی بڵێ کوڕی خۆم ئەمن مامی تومە ئەمە تازە تێکەر بووین ئەوە بڕایتەوە بەس شتەکان تایبەتە ینی هەندە شتی تایبەت هەیە بە خۆت دەزانی وە یەکتی من هەندە شتی تایبەت هەیە ناگۆترێ وە باشە کوڕم دە باشە کاک عارف تخوا ئیجازەمان دە با بڕۆین هەستە کوڕم هەستە یا الله بەخێر بێ سەرچاو لەمەوە پاش ئەوە ماڵی خۆمانە هەر وەختی حەزمان لێبی سەردانتان دەکەین زیاتریش یا الله چای بەخێر سەرچاو فەرمو خوافیز خواتان لەگەڵ گەڵێک بەخێر بێ هەنێ بێت نابێت هاوارش بکەم باوکە چ بوو سەرباز چ لێ کرد چی لێ هات؟ ئەو بێدەماغە نازام لۆ دەکات بردمە سەرێ شاردنەوە وەرە چاکە تووشی مشکلەی نەبووین ئامۆزە پیرۆزە شەکرا خواردنەوەکەتان عشق و مەشوقی دەرەوەتان خوا ئەزانێت چەند جاریش دەرچوونە سیرکە حرمەتی خۆت ڕاگرە باوکە بینیتە منت کردو ناو چیاریەکی پیسەوە بەسە حەیای من چوو بەسە واز لە ژیانی من بێنن سەرباز دانیش یا الله خۆیان بەناوت سەفین بابەکە
نەدەبوو هەیە ئەو ماڵی ئەوها بەجێبێ قسەکەم هوش چیوەی دەکەم مالی عارفی کێشەچیان هەبی بابا هەوڵی خۆمانەدا چمان بەچ کردی استفادەشینەوە ڕێخۆ بابی تو ئەوها پەروەردە بووە ئەگە خزمەتی لەگە ماڵەچی بکەین دەبی بە هەموو شتێک لەگەڵی بین لە خۆشی لە ناخۆشی ئێستا ڕەنگە کاک عارف کێشەچی هەبی دەی بە کێشەی خۆمانی بزانین بابەکەم بشکم کێشێکی خێزانیان هەبوو بە تەداخل نەکەین باوکێجان لە خۆمانەوە دا باشە دەی با قسەی بۆ بیتە لەوانەیە کێشەی خێزانی خوانەوەی بابا ئینشاءڵڵا هەرواش دەبی دەی نای خوای لێ بین ئاخری خێربی وەرە بابە وەرە بەسە لێبگەڕێ ئەو یاریی تەواو بکەم مێشک بکەوە سەرجار پێم گوتیوە تۆ بەسەر خۆشی نێ ئێرە لۆ بەسەر خۆشیاتی ئێرکوانە تێناگەی مێشکرد نییە مامە یاری چی و حاڵی چی بکوژی باوکم ناو ماڵەکەتە